یەکێکتر لە گفتوگۆکانی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ئەم کتێبە ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامە رادیۆ و تەلەڤیزیۆن. ئەمە زۆر بەکەڵکی ئەمەژدێ وەکو پێشکەشکاران و ئامادەکارانی بەرنامە لە کەناڵەکان. سەرچاوی لەم شێوەیە کەمە لە نێو کتێبخانەی کوردیە سەرچاوی کوردیمان زۆر کەمە لەسەر پێشکەشکردنی بەرنامە ئامادەکردنی بەرنامە لەسەر ئەزمموی میدیاکارە جیهانیەکان ئەزمموی خۆیان بیکارنەوەی متوانین کەڵکیان لێوەربگرین. هەر بۆیانی گرنگە کتێبێکی لەم شێوەیە بۆ نێو کتێبخانەی کوردی. وەرگێڕ ئەم کتێبە مادی جەبار مامۆستا مادی جەبار ئێستا لە لامان ئامادەیە. سڵاو لێبێ مامۆستا، بەخێر بێ سەرچاو، دەستخۆشی لێ یەکەین. کتێبێکی گرنگە. ئەگەر بۆمان باس بکەی محەممەد ئەلجوفەیری نووسری کتێبەکە یەکێکە لە میدیاکارە ئەکرێ بڵین جیهانیەکان بەڵام عەرەبە خۆی چۆن باس لە پێشکەشکردنی بەرنامەیەکی باشەکە ئەوەی کە لەم کتێبەیە هەیە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاک ڕانکۆ. هەڵبەت من بەپێی ئەو ئەزمموی لە بواری میدیا و کاری میدیاییە ئەزمموونێکی دوور درێژم هەبوو لە ئەنجامی هەستکردنم بە بەرپرسیارەتی کە لە وەکو ئاماژەشە پێدا سەرچاوی ئامادەکردنی بەرنامە و پێشکەشکردنی بەرنامەمان زۆر کەمە. دوای خوێندنەوەی ئەو کتێبە گەشتمە و بڕوایی کە پێویستەکە ئەم کتێبە تەرجمە بکرێتە سەر زمانی کوردی و وردەکاری زۆر دوور و درشتیتیایە. کتێبەکە لە 3 بەش ینی 4 بەش پێک دێ، بەشێکی بەرایی و 2 بەش بکە بەشێکیان تایبەتە بە بێژەر و بەشێکیان تایبەتە بە ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامە و بەشێکیان چاوپێککەوتنە لەگەڵ چەند میدیاکارێکی بەناوبانکی عەرەب بۆ گێڕانەوەی ئەزمموی ژیانی خۆیان لە کاری پێشکەشکردن و بێژەریدا. هەڵبەت پێشکەشکردنی بەرنامە و کارکردن لەسەری خۆت ڕەنگە ئەزمموونێکی زۆر و کاریکی زۆرە هەیە لەو بوارەیە ورد و درشتی و کاری زۆری دەوێت کە ئەم کتێبە دەخوێنیتەوە و تەماشای دەکەیت تێدەگەیت بەشێکی زۆر لە پێشکەشکارەکانی خۆمان ڕەنگە ئەو ئەتەکێت و ئەو ئینانەی کە هەیە لە هەندێک لە میدیاکانە شارەزای نەبن کە چۆنە و پێویستە چی بکەن، پێویستە لە کاتی بەرنمەیە کارەکانیان چۆن بێ و چۆن بێژەر خۆ ئامادەسازی بکەوە، چۆن ئامادەکاری بۆ بەرنمەکەی بکەوە، چۆن دەبێ بچێتە ناو ناوەخنی بەرنمەکە، چۆن مامەڵە لەگەڵ میوانەکانی دەکات. باشە مامۆستا چۆن باسی لە مەرجەکانی پێشکەشکارێکی باش کردو. هەڵبەت چەند خاڵێکی گرنگ هەیە لە یەکێک لەوانە کە دەبێ زمانێکی پارا و پێشکەشکار دەبێت زمانێکی پاراوی هەبێ و بڕوانامەیەکی هەبێ. مەرجنیە و بڕوانامەیە لە بواری میدیادا بێ، بەڵام پێویستەکە خولی میدیایی و خولی پێشکەشکاری باش ببینێ. هەروەها مثلەن چەند تایبەتمەندێتێکی هەیە بۆ بێژەر دەبێ هاوسەنگی هەڵچوونەکانی خۆی بکات، هەروەها وردبین بێ و ئەو بابەتانی کە دیاری دەکات چۆن دەبێت دیاری بکە کە دەبێت بابەتێک بێن لەگەڵ ژیانی خەڵکدا بێ، پەیوەندی بێ بە ژیانی کۆمەڵانی خەڵکەوە بابەتێک بێ خەڵک سوودی پێ ببینێ. هەروەها پێویستەکە بێژەر بەردەوام بخوێنێتەوە، خاڵێکی گرنگە و هەروەها دەبێت ئامادەسازی پێشوەختی تایبەتی هەر بەرنامەی بکە و یەکێکی لەو خاڵانی کە زۆر گرنگی پێ دەبێت بێژەر بە کاتژمێرێک بۆ نیو کاتژمێر پێش بەرنمەکەی لە ستۆدیۆ ئامادە بێ. وەروە باس لە پەیوەندیەکانی نێوان بێژەر و ستافی بەرنمەکەی دەکات، چکە تۆ لێرە کە دانیشتووی بەرنمەی ئەم بەرنامی بەیانی باشە پێشکەش دەکەیت لێرە لەم بەرنمەیە تۆ نوێنەری ئەو کامێرامان و دیکۆر و دیزاینەرانەی کە لەسەر لە پشتەوەی کامێران تۆ بە نوێنەراتی ئەوان دەبێ کۆمەڵێک ئەو خاڵی جەوهری هەیە لە بێژەردا هەبێ لە لای بە نوێنەراتی ئەوان لەسەر شاشە قسە بکە و هەروەها کۆنتاکتی جەمهور دەبێت بەردەوام لەگەڵ جەماوەرەکات، کۆنتاکتی بەردەوامە هەبێ و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و چەند تۆڕێکی تریشەوە بەردەوام لەگەڵ خەڵکە کۆنتاکتە دەبێت. هەروەک دەبێت بێژەر لە ناو خەڵکیشدا چۆن مامەڵە دەکا و دەکرێ خێزانەکەی خۆی وەکو فیدباکێک وەرگێ بۆ کارەکانی خۆی و کاری پێشکەشکاری. ئەو خاڵی کۆتایی زۆر گرنگ بوو، ینی ئەوەی کە باس کراوە لە مەرجەکانی پێشکەشکاری باشەوەی کە لە دەرەوەش قسانی کە دیکە لەسەر شاشاگەر سادەتر قسە بکەین بێ لە خۆیان مەوجود بێ، لە خۆیان هەبن. ینی کاتێک تۆ ڕێنمایی خەڵکەکەی ئەوها ڕەفتار بکە ئەوها مامەڵە بکە
بابەتە گرنگەکان بەم شێوەیە بێ ئەمانە لە خۆتا هەبن هەڵبەت بۆ نمونە تۆ ئەگەر لەم بەرنمەی خۆتدا لەسەر نەخۆشی وەکو کۆرۆنا ئامۆژگاری خەڵگەکەی ڕێنمایی خەڵگەکەی کە پابند بێ بە ڕێنمای تەندروستیەکانەوە ئەگەر خۆت جێبەجێت نەکرد لە ناو خەڵکە کەواتە چیت کرد کەواتە تۆ هەم هەیبەتی بەرنمەکەی خۆتت داگریت هەم متمانە طبعاً بێژەر دەبێت زۆر گرنگە بێژەر متمانە دروستکە لە لای خەڵک ینی متمانەیەک دروستکە لە نێوان خۆی و بینێرەکەی ئەگەر متمانەکە دروست نەکەی کەناڵی تر زۆرە سەیری تەماشای بەرنمەکەی تۆ ناکات دەچێت تەماشای بەرنمێکی ترەکە کە متمانەی پێی بێ ینی بۆیە زۆر گرنگە بێژەر ینی ناڵێم ئەوەی کۆنتاکتی هەبێ لەگەڵ هاوڵاتیە نەک مەسەرەن جۆرێک لە خۆبایی بوونی هەبێ بەسەر هاوڵاتی و خەڵکە تێکەڵی هەبێ لە خەڵکە دەبێ هەمیشە بێژەر گوێی کراوە بێ ینی دەبێ لە ناو خەڵکدا بێ بۆ ئەوەی خەڵک چی ئەوێ ئەوە لە بەرنمەکەی ئەوە پێشکەش بکرێت چونکە تۆ بۆ خەڵک قساکەی ئەگەر بەرنام و بابەت گەلێک پێشکەش بکەی منی جۆگر ئامادە نەبم گوێت لێ بگرم بۆ کێ پێشکەشەکەی بۆیە دەبێ گوێت کراوە بێ زۆر لەگەڵ خەمی خەڵکابی و خەمەکانی خەڵک بگەنیتە سەر شاشە و تەلەڤیزیۆنەکان باشە مامۆسا ئەوەی کە لەم کتێبەیە هەیە تۆ متابعی تەلەڤیزیۆنەکانی کەناڵ ئاسمانیەکانی کوردستانی هەر کەناڵەکان بەگشتی چەندە ئەو مەرجانە ئەو ڕێنمایانەی کە ئەم نووسەرە باسی کردووە لە پێشکەشکارەکانی ئێمەیە بەدیەکرێت خۆت ڕەنگە بزانی سروشتی کۆمەڵگەی قەتەری زۆر جیاوازە نووسەرێکی قەتەریە لەگەڵ سروشتی کۆمەڵگەی کوردیە هەڵبەت تەواوی میدیا و ئەوانە مەسەرەن قەتەر لە ڕووی میدیاوە ئاستێکی باشی بڕیوە و میدیای جیهانی زۆر باشیان هەیە کە میدیاکانیان لە مەسەرەن کڕینی خەبەرەوە هەواڵەوە ئێستا بوون بە سەرچاوی بە دروستکردنی سانە الخەبەریان باژانس بۆ جیهان لەبەرەوە سروشتی کۆمەڵگەی ئەوان لەگەڵ کۆمەڵگەی ئێمە جیاوازەوە ئەگەر تەماشای میدیای قەتەری بکەیت و لەگەڵ میدیای خۆمانە بەراوردکارەکان زۆرە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمەی کە لەم بابەتە هەیە شتێکی زانستیە شتێکی بابەتێکی ئەکادیمیە دەکرێت میدیای کوردی سوودی زۆری لێبینێ بێژەر و پێشکەشکاری کوردی سوودی زۆری لێبینێ بەشێک لە میدیاکارن ناڵێم هەمووی بەڵام ئەگەر ئەو کتێبە بخێنەوە تەماشاکە کەونە فاوڵی زۆر گەورەوە ئەکەونە کێشەی زۆر گەورەوە لەگەڵ خودی کاری پێشکەشکاریە و ئەوەی کە من بینیومە بەشێک لە میدیاکاران توانایکی باش قودرەتێکی باش جارێکێک لەوانەی کاک ڕانکۆکە من زۆر لە میدیای کوردیا لەو خاڵ ئەو کتێبات زۆر تاکیدی لەسەرکاتەوە زەردەخانەی بێژەر و پێشکەشکارە کە میدیای کوردی زۆر مەسەرەن بە مڕۆمۆچیەوە هەندی مۆڕە لە بینەرەکەی دەکا ینی تۆ سەرنجی خەڵک خاڵی گرنگی بەرنمەکەی تۆ دەبێت سەرنجی خەڵک ڕاکێشی مەسایەک یەکشت هەیە ینی بەداخەوە هەواڵەکان ئێمە زۆربەی هەواڵی ناخۆشە تەقینەوەیە سووتانە تەقینی تانکی غازە نازانمیانی ڕووداوی هاتوچۆیە خۆت کە تۆ باز لە مردنی چوار کەسەکەی چوار هاوڵاتیان نیشتیماناکی بە پێکەنینەوە نەیخوێنیتەوە هەواڵەکە تۆ هەر ناچاریە بێ دەموچاو و جۆرێک لە ئەحساسی تیابێ با من پرسیارەکەم وا بکەم چەندە جەخت کراوەتەوە لەوەی کە ئەو کەسەی هەواڵ یا بەرنامە پێشکەشەکە ئەحساسی لەگەڵ ئەوە بێ کە ئەیخوێنێتەوە کە باسیەکە یعنی بۆ نمونەکە من باز لە یادی شەیدانەکەم باسییان فالەکەم بە دەموچاومە دیار بێ کە من هاوسۆزم لەگەڵ قەزیەکەیە دروستە وەڵامی ئەو پرسیارش دراوە تۆتیە ئەو کتێبە باشی ئەوە شتەکە ناکرێ ئێمە هەواڵێکی مردن بە پێکەنینەوە بخێنینەوە ناشکرێ هەواڵێکی پێکەنین بە گریانەوە بخێنەوە کەواتە لیکولی حادثین حدث هەر بێژەرێک هەر دەبێت لەگەڵ ڕووداوەکە خۆی بگونجێنێ یعنی مەبەستم لە مەسەلەی زەردەخەنەکە ئەو زەردەخەنەی کە خەڵک ئەو گریانەی کە سەرنجی خەڵک بۆ تۆ ڕاکێشێ واتە دەبێت و سەرنجی خەڵک بی لەگەڵ ئازاری خەڵکابی لەگەڵ کێشەکانی خەڵکابی لەگەڵ ئەو بابەتانەدا بیت کە خەڵک جێی گرنگیە لە لای و لێرە بێگومان ناکرێت بە جۆرێک لە جۆرەکان تۆ هەواڵێکی ناخۆش بەو جۆرە بخوێنیتەوە کە خەڵک ببیتە مەسەرەن زۆر جار ئەبینی لە تەلەڤیزیۆنەکانە حاڵەت دروست بووە مەسەرەن بێژەرەکە لە کاتی جێڕانەوەی چکە تەسەنوعی دروست کردووە یعنی ها جۆرێک بێژەر زۆر دوور بێ لە تەسەنوعکردن یعنی ئەحساسی خۆی چۆن ئەحساسی خۆی بێ خودی خۆی بێ بێژەر چۆن
یاخود پێشکەشکار دەبێت ئەو ئەحساسەی کە هەیەی ئەو ئەحساسە پێشکەش بکە. بۆیە زۆر جار ئەبینی هەندێک لە بێژەر هەبوون لە کاتی مثلەن خوێندنەوەی هەواڵێکی مردنە ڕوبەڕووی پێکەنین و جۆرێک لە حاڵەتی بووەتەوە کە لە تەلەڤیزیۆنەکانشە کە ئەمە بووەتە بابەتی سۆشیال میدیا لە ناو خەڵکە زۆر هەڵی خراپ بۆ کراوە. بۆیە دەبێت بێژەر خۆی بباتە نێو دۆخەکەەوە چکە تۆ بۆ خەڵق قساکەی جەماوەەر قساکەی و لێرە کاک ڕانکۆ چەند خاڵێکی تر گرنگی پاسکراوە بۆ بێژەر چەند دیارەیەکی تایە ئەم یاریانە بۆ بێژەرە کە دەبێت بیکات بۆ ئەوی متەمەکن بێ وە شارەزایی هەبێ و مثلەن باسی قووەتێکی پێوترێ قووە الئیرتیجالیە واتە القدرە الئیرتیجالیە ئەو ئەم لە خۆ با بڵێن مامۆستا جەمال عەبدوول لە کتێبەکە وەکو خۆوت ناوی دەبات. بۆیە دەبێت ینی ئەوەی لە فەرهەنگی با بڵێن میدیاییە هەیە دەبێت ئەم خاڵانە بێژەر ئەگەر نەشتوانێ هەمووی جێبەجێ بکە بەلای کەمەوە دەبێت زۆرینەی لە خۆیدا ببینێتەوە تاوەکو بتوانێت بابەتێکی جوان بەرنمەیەکی سەرکەوتوو پێشکەش بکە. باشە مامۆستا چەندە لەم کتێبەیە جەخت کراوەتەوە لەسەر معریفەی پێشکەشکار و ئامادەکار میدیاکار بەگشتی یعنی باگراوندێکی سەقافی گەورەی هەبێ. من لەو ماوەی ڕابردووە خولێکی ئەلجەزیرە هەبوو لەوێوان زوو خولی ئۆنلاینەکەنەوە بەشێک لە زانیارەکانی خولەکە ینی وای لێ ئەکردی تۆ بەردەوام لە متابعەیابی لانی کەم پێشنیاری چەند زنجیرە درامایەکی بۆ کردی چگە لەوەی چەند کتێبێکی خستە بەردەست ئەیدەم کتێبانە بخوێنەرەوە پێشنیاری چەند زنجیرە درامایەکی بۆ کردی تۆ وەکو پێشکەشکار وەکو میدیاکار ئەبێ ئەم زنجیرە درامایانە ببینی بۆ ئاستی سەقافی کەسەکە تا چەندە لەم کتێبە جەخت کراوەتەوە لەسەر معریفەی کەسەکە کە بەداخەوە زۆر جار لە هەرێمی کوردستانە گرنگی بەلایانی معریفی نایرێ. کاک ڕانکۆ دوو خاڵی زۆر گرنگ لە باس کراوە لەو کتێبەیە کە پێویستە بە معریفە و ئاسی وشاری پێشکەشکار و بێژەرەوە کە زۆر گرنگە تاکیدی لێ بکرێتەوە. یەکێک لەوانە کە دەڵێ مەرج نییە پێشکەشکار باشە پێشکەشکار زانابێت لە بوارەکەی خۆیان بەڵام مەرجە لە هەر بابەتێک ینی شارەزایەکی هەبێ ینی ڕۆشنبیریی گشتی هەبێ. ئەگەر تۆ مەسەرەن زانابیت هەموو شتێک لەبارەی کارەکەی خۆتەوە کاتە تۆ دەبیتە زانا لەو بوارە بەڵام گرنگە شارەزایی گشتی هەبێ و معریفەی گشتی باگراوندێکی سەقافی هەبێ ڕۆشنبیریکی گشتی هەبێ بۆی بتوانێت لەگەڵ وە نەک هەر دراماکان بەڵکو تەنانەت لێرە تەرکیز کراوە سیناریوی بەرنمەکەت کە دەینووسی چۆن بەرنمەکەت دەنووسی و چەند کڵێشەیەکی تایبەتی تایە بۆ دروستکردن و نووسینی بەرنامە کە تۆ بتوێ بەرنمەیەک پێشکەش بکەی لە کەناڵێکە چۆن تەقدیمی ئەو میناکەی و لێرە یەکێک لەو بێژەرانی کە چاوپێکەوتن کراوە باسی خولێکی خۆیەکە لە جەزیرە بینیوێتی کە خۆشی لە قەتەرە باسیەوەکە لە بەشداری خولێکی جەزیرەی کردووە کە لەو خولە مامۆستاکەی وتوێتی تۆ بە کەڵکی بێژەری نایەتی باشە بچۆرەوە بۆ ماڵەوە خەڵکی کاسبیەکی کە بە ئیشێکی کە بکە بۆ خۆی بەڵام ئەو نەهاتوو ئەم نەقدە بەلایەنە سلبیەکەی وەرگریەکە ڕخنەیەکی لەگیراوە بیشکێنێت بەڵکو هاتووە ئەم ڕخنەی کردووە هۆکاری خراپەکەی چییە خۆی دروست کردووە. ئەمە زۆر جار میدیای پێشکەشکارێکمان هەیە کە قسەیەکی لەسەرەکەین ڕخنەیەکی لێگری کۆمنتێکی ئاراستاکەی ینی بە دنیایەک هەڵچوونەوە ڕوبڕێت کە دەبێ بێژەر زۆر کۆنتترۆلی هەڵچوونەکانی خۆی بکات بارودۆخە دەرونیەکانی خۆی بکە. بۆیە بێژەرەکانی ئێمە مەسەنجاری وایە نەقدێکی لێگری ئەو بە هەڵچوونێکی زۆر توندەوە ئەم بەڵێ تووشی هەڵچوونە بێ و بەتوندی لە بەرنامەش ئەم حاڵەتە دروست بووە بۆ بوو ئەوەی جەزیرەم تاوا نەکرد بە ئەو کۆمنتە تاوکەم ینی ئەم کە ئەو پێڵێن ینی ئەم نەقدە خوازێتەوە ئەبێتە باشترین بێژەر لە وڵاتەدا کە محەممەد ساعیە و دواتر مقابلەی مامۆستاکەی خۆیە کاتەوە لە بەرنمێکی ڕاستەوخواکە پێ دەڵێتەوە بەخێر مباشر ئەڵێ ئەوە من بووم پێتان وت هیچ نازانم بەڵام ئێستا من لە پێشکەشکارێکی دیارە مامۆستا مادی سپاس بۆ ئامادەبوونت دەستخۆشی لێکەین ماندوو نەبی بە هیوایەوەی جار دەرفەتیەوە دەبێت کتێبی لەم بابەتە لە نێو کتێبخانی کوردیا زۆر کەمە وەربگێڕی بەسەر زمانی کوردی سپاس بە ئامادەبوون زۆر سپاس.